ژمارەی خۆبەخشی خەلیفانن بڕیاریانداوە بۆ هەمیشە تابوتی نێوگۆڕی مردوو بۆ تەوای گۆڕستانەکانی قەزاکەیان دروست بکەن. ئەحمەد و عیماد دوو بران زیاتر لە ساڵێک دەبێت لەگەڵ چەند کەسێکی دیکە دەستیان داوەتە ئەم کارە. جیالەوەی کارێکی مرۆڤانە ئەنجام دەدەن ئاسانکاری زۆریشیان بۆ ئەوانە دروست کردووە کە ئازیزێکیان ماڵ ئاوایی لە ژیان دەکات. بیرۆکەی خۆمان لە سنووری قەزای خەلیفان پێشنیاری چەند برادێکمان بوو لێرە پشتیوان بەخوای گەورە و خێرخوازان یارمەتی دەرمان بن ئینشاءالله تەواوی گۆڕستانەکانی سنووری قەزای خەلیفان و گوندەکان و ناحیەت ئینشاءالله بەردەوامە بین تاکو ساڵێکی ترش ئینشاءالله. لە کاتی دروستکردن و تەواوبوونی تابوتەکان بە گۆڕستانەکان ئێمە پەیوەندیان پێوەکەین بە مامەستای گوندی یاخود ئەوەی سەرپەرشتیاری گۆڕستانەکان پەیوەندیان پێواکەین بێن کە مەسەلەن ئەوەی 100 تابوتی عەسەب گۆڕستانەکان خەرەبارغ بن لە ئەوە ئێکە 100 تابوتی دەدەینێ و 50 دەدەینێ و پەیوەندیان پێکەندێن دەبن. ئەو سارە ئیشمان بۆ پرۆژەیە کردیا بەردەوام ئینشاءالله هەتاوەکو پێش 6 ساڵی دیکە ئەگە خوا تەمەن درێژ کە بەردەوام لەسەر هەموو گۆڕستانەکانی سنووری قەزای خەلیفان کاری خێرخوازیەکەین ئینشاءالله. لەنێو ئەم گروپە خۆبەخشە مێر منداڵیش هەن بۆ یارمەتیدانی ئەوان بەقەت توانای خۆیان کاری دروستکردنی تابوتیان پێسپێر دراوە. گەڵایم خاڵەکان لێوکان ئیشی تابوو دەکەن میش وەکو مرۆڤێکی خۆبەخش هاتم لێرکانە کاریان دەگەڵ بکەم و تابوتیان بۆ دروست بکەم وەکو ئەرکێکی مرۆڤایەتی هاتم منداڵەکان شیوادارم چاو لە ئێمە بکەن و هەمومان تەواوکەری یەکین. دوای دروستکردن و تەواوکردن و ئاودانیان بۆ چەند ڕۆژێک تابوتەکان دەگوازرێنەوە بۆ گۆڕستانەکانی دەبەرەکە و بەم شێوەیە دابەش دەکرێن. خەلیفان ماوەیەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانی بە قەزاکردنی بۆ دەرچووە و لە ڕووی کارگێڕیەوە سەر بە ئیدارەی سربەخۆی سۆرانە لە سنووری ئەو قەزایە زیاتر لە 6 گۆڕستان بوونیان هەیە و هەزاران گۆڕیان تێدایە. محەممەد ئامۆکەی زاری کرمانجی خەلیفان.